هەرێمی کوردستان زیاتر لە 2 ساڵە ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە و ئێستاش لە هەموو کات زیاتر لایەنە سیاسیەکان قسە لەسەر قەیرانەکە و هۆکارەکانی دەکەن. ئەوەش ئەنجومەنی وەزیرانی نیگەران کردووە و داوای کۆبوونەوەی سەرجەم لایەنەکان دەکات وە خۆی دەڵێت بۆ ئەوەی ڕوونکردنەوەیان بۆ بدات. ئەنجومەنی وەزیران بانگێشتی هەموو ئەو لایەنە سیاسیانەی کردووە کە لە حکومەت و پەرلەماندا بەشدارن بۆ ئەوەی لە کۆبوونەوەیەکی فراواندا بەشدار بن و تێبینی خۆیان بخەنە ڕوو. لە وەڵامی بانگێشتنامەکەی ئەنجومەنی وەزیراندا گۆڕان کە نزیکەی ساڵێکە وەزیرەکانی لە حکومەت دوور خراوەتەوە بە فەرمی ڕایگەیان بەشداری ئەو کۆبوونەوەیان ناکەن. تاکە دامەزراوە کە ئەرچی چاودێریکردنی ئەدای حکومەتە لەوەی کە شکستی هێناوە یا سەرکەوتوو بووە و تاکە دامەزراوەی هەڵبژاراوی خەڵک کە کاری ئەوەیە کە وردبینی و لێکۆڵینەوە لە داهات و لە سەرفیات بکات پەرلەمانی کوردستانە. ئەنجومەنی وەزیران بەم هەڵوێستیان و بەم کار و بەم داواکاریان جارێکی کە دەیانەوێ بەرزترین دامەزراوەی شەرعی ئەم هەرێمە کە نوێنەری هەموو خەڵکی کوردستانی تێدایە کە پەرلەمانی کوردستانە بەلاوی بنێن و بەشێک لە شکستی حکوومەتەکە بخەنە ئەستۆی لایەنەکانی تر بۆیە ئێمە پێمان وایە بزوتنەوەی گۆڕان نابێ بەشداری لەو کۆبوونەوە بکات و خەڵک چاوەڕێ ئەوەی دەکرد کە حکوومەت شکستی خۆی ڕابگەێنێ و داوای لێبوردن لە خەڵک بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشدارێکی سەرەکی لە کابینەی هەشتەم و جێگیری سەرۆکی حکوومەت لەو حەزبەیە چاوەڕوانن ئەنجومەنی وەزیران بانگێشتنامەی فەرمیان بۆ بنێرێت. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی بە میدیای حەزبەکەی ڕاگەیاندووە هێشتا بە فەرمی داوایان لێ نەکراوە بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بکەن و هەر کات بە فەرمی داوایان لێکرا ئەو کات هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن. یەکگرتووی ئیسلامی کوردستان کە زیاتر لە جارێک تاوتوی کشانەوەی لە حکومەت کردووە نایەوێت بە زووی وەڵامی داواکەی ئەنجومەنی وەزیران بداتەوە. بەتەکید تەواو نیگەرانین لەوەی کە ئێستا حکومەت بەرامبەر هاوڵاتیانی خۆی ئەنجامی دەدا چاوەڕێی وەڵامی حکومەت بووین بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی یاداشتەکە ئەوەی هەست پێ دەکەین حکومەت یاداشتەکەی ئێمە و ناڕەزایی هاوڵاتیان کە هەست پێ دەکات تەواو پانتایەکەی فراوان بووە کاریگەری لەسەر حکومەت دروست کردووە حکومەت داوای کۆبوونەوەی کردووە بۆ کۆبوونەوە تا ئێستا یەکگرتوو بڕیاری نەداوە دەچێ یان ناچێ و چۆن دەچێ. هەرچەندە کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کۆبوونەوەیەک لەگەڵ ئەندام و بەپرسەکانیدا بکات و کشانەوەیان لە حکومەت تاوتوێ بکەن بەڵام دەیەوێت بانگێشتنامەکەی ئەنجومەنی وەزیرانی بە فەرمی پێبگات و دواتر بڕیار بدات. دراساکەین و دوای ئەنجومەنی سیاسی بڕیارە دەین هەر هەنگاوێک کە خزمەتی ژیانی هاوڵاتیان و خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە کۆمەڵ ئەمە بڕیارداوەکو لە ڕابردوشدا و بە تاکید ئێمە بەشداری کۆبوونەوەیەک ناکەین کە بیانەوە و داتایانە جارێککە بۆ لایەنە سیاسیەکان بخوێنەوە کە لە ڕابردوو خوێندویانەتەوە و هیچ ئەرزشێکیش لەسەر ئەرزی واقع نییە. پێویستە حکوومەت لە ئێستادا وەقفەی جددی هەڵوێستەی جددی لەسەر ژیانی هاوڵاتیان بکە. داواکردنی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ لایەنەکان نە بە فەرمی بەلایەنەکان گەشتووە و نەکاتی کۆبوونەوەکەش دیاری کراوە. جگەلەوەش سکرتێری پەرلەمانی کوردستان دەڵێت پێویستە کۆبوونەوەی پەرلەمانتاران و حکوومەتی هەرێم لە دانیشتنی ئاسایی پەرلەماندا بێت و بە ئامادەبوونی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان بێت. فەخرەدین قاتر سکرتێری پەرلەمان لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت ئەگەر کۆبوونەوەکە لەژێر چاودێری پەرلەماندا نەبێت دڵنیا بن بە مەرامی هەموو ئەو کۆنفرانس و وەرکشۆپ و دیبەیتانە دەڕوات کە بێسوود بوون و دەرەنجامەکەشیان ئەم مەرگە ساتەیە کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. هێمن مەحموود NRT